بڵاوبوونەوەی سەگی بەرەڵا لە کۆڵان و شەقامە سەرەکیەکانی قەزای دەربەندیخان نیگەرانی دانیشتوانی ئەو قەزای بەدوای خۆی داهێناوە و داواکارن بە ڕێکارێکی گونجاو سەگە بەرەڵاکان لە ناوەندی شار دوور بخەنەوە. زیاتر لە هەر شوێنێکی تر ناو بازاڕ و بەردەم چێشخانەکان زۆرترین ئاژەڵی بەرەڵای لێکۆ دەبێتەوە و هۆکارەکەشی بوونی پاشماوەیەکی زۆری ئەو دوکاندارانەیە کە دەبێتە سەرچاوەیەکی باش بۆیان. وڵاو سەگانە ڕۆژێک ئەم دوکاندارێک لێرە هێنای محەممەد دەگرتی خەپی لێگرەوە زاماریش گر ڕاهی کردگیانەوە و فرای خۆی کەوت ئەمجا ڕۆژێک سارە دای لێرە تۆپان ژێڵە شاروانی دوایەوە لە ناوی برد دکتۆر و بەیتۆرەمانە لە ناوی برشتی زۆر باگە 25 سەگە بوو ئەنی بێزار من لێرە بێزار ناو بازاری بێزار کردو وەڵای لەنا خۆی لە ماڵەکانە شتیان دەست نەکەن ناو بازار شتیان دەستەکەوی خۆن مەتعەمە لە فەیە چایخانەی خەڵک شتیان دەدە بەرخوا و ناخە خۆی بێزوانە ئەمێ حکومەت خۆی شوێنێکی بۆ بکە خزمەتی کە نەک لە ناویدا ئەو لە ناویدا. نیگەرانیەکی دیکەی هاوڵاتیان و بەتایبەت ژینگە دۆستان گرتنەبەری ڕێکارێکی نەگونجاوە لەلایەن لایەنە پەیوەندیدارەکانی سنوورەکە بۆ لە ناوبردنی و ئاژەڵانە ئەویش لە ناوبردننی بە شێوەی پێدانی حەپی ژەهراوی. دیارە لە ماوەی ڕابردووە هەڵمەتی ڕێکخراو هەبوو بۆ ژەهرد خواردکردنی و ئاژەڵانی کە بێپەناگەن بەتایبەت ئاژەڵی وەکو سەگ هەم لە سنووری قەزای دەربەنیخان هەم لە دەرەوەی سنووری قەزای دەربەنیخان لە دوای ئەوەی کە ئێمە ناڕەزاییمان گەیان بە قایمقامی قەزای دەربەنیخان و جەنابی قایم گەیشتین بەو لێ تێگەیشتنی کە پێویستە کات ئێمە وەک هەموو حکومەت هەموو ڕێکخراوەکان پابەتنی جاڕامی جیهانی مافی ئاژەڵان بین و پێکەوە بگەین بە قەرارێکە پارێزگاریکردنێ لە ژیانی ئەوان بۆیە بە خۆشحاڵیەوە جەنابی قایمقام گەیشت بۆ بڕیارانەی کە گرنگن و پێویستن و لەسەر داوای ئێمە کە تایبەتە بە قەدەغەکردنی شەڕە سەگ و ژەهرد خواردکردن و کوشتیان و هەتا فرۆشتنی ژەهر لە ناو فرۆشگاکاندا و شەڕەکەڵەشێر و هەر جۆرە شەڕێکی تر کە دەزرێژی بێت بۆ سەر ژیانی و ئاژەڵ و باڵندە و پەلەوەران لەم ناوچەیە و ئێمە قەرارە بە قەرارێکی یەکەم و بە قەرارێکی بوێرانە و گرنگ ئەژماریەکەین لایەنە پەیوەندیدارەکان ئاور بدرێتەوە لەم کێشەیە ئەمە کێشەیەکە هەیە چونکە لە هەندێک شوێنە بووە بە گرفت بۆ هاوڵاتیان و پێویستە دەستەی ژینگە و پەرلەمان و وەزارەتی کشت و کاڵ ڕێنمایی جددی دەربکەن و ئاور بدەنەوە لەم کێشەیە و سەرپەرشتی ئەم ئاژەڵانە بکەن و پەناگەیەکیان بۆ دروست بکرێت و لێرەشە ئاسانترە سەرپەرشتیکردنیان و ڕێگریکردن بە شێوازێکی تەکنیکی پێشکەوتو لە زاوزێکردنیان و ئاژەڵانشی کە نەخۆشن مەترسی بڵاوبوونەوەی نەخۆشیان هەیە بە شێوەیەکی ئاژەڵ دۆستانەوە دوور لە هێش و ئازار و بە پێی جارنامەی جیهانی مافی ئاژەڵان لە ناو ببرێن بە شێوەیەکەوە حرمەتی وەکو خۆی وەکو ئاژەڵ بگیرێت. لە زۆربەی شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان بڵاوبوونەوەی ئاژەڵی ماڵی وەک ڕووداوێکی ئاسایی لێهاتووە هەرچەندە بەخێوکردنی و ئاژەڵانە پێویستە لە دەرەوەی ماستەر پلانی شارەوانی بن بەڵام بڵاوبوونەوەی سەگی بەرەڵا ڕووداوێکی نەخوازراوی نوێیە هاوڵاتیانیش داوا دەکەن لایەنی پەیوەندیدار بە شێوەیەکی زانستی و دوور لە کوشتن ئەو گرفتە چارەسەر بکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام دەربەندیخان.